هونەرمەندانی ئۆرکێسترای نیشتیمانی فەڕەنسا لە ڕێی ئینتەرنێتەوە بە مۆسیقا و گۆرانی پێکەوە لە کەرەنتینەوە هاوبەشی لەگەڵ ئەوانی دیکەدا دەکەن. ئێمە هەمومان پێکەوە ئاستاین بە هاوبەشیکردنی شتێک لەبەرەوەی ئێمە پێویستیمان بە ئێوەیە، بەڵام ئێمە هەمومان پێکەوە و لە ڕێی ئەم موسیقایەوە کە لە ڕێی ئینتەرنێتەوە دەینێرین دەتوانین بە بەردەوامی لەگەڵ ئێوەدا ببینینەوە. لە نیویۆرکەوە کاسپەر تێرکێل ڕۆژی یەکشەمە تویتێکی ناردووە و داوا دەکات هەر کەسێک دەخوازێت فێری گۆرانی ئاسانەکان بێت با بەشدار بێت. زیاتر لە 100 کەس چوونەتە نێو ڤیدۆ چاتەکەوە. ئێوە دەزانن هەر بەڕامەی زوومەکە دەکەیتەوە دەبینیت ڕۆخساری کەسانێکی زۆر بە خەندە بە گۆرانی دەڵێن، بە تایبەتی ئەو کەسانی مناڵەکانیشان هێناوە ئەو دیوانانە زۆر شیرینن. لە بەڵکۆنێکەوە لە پاریس ڤیۆلا ژەنە کلاسیکەکە ستیڤانی ماگیدیۆگان و هەردوو کشەکەی مۆسیقا بۆ دراوسەکانیان دەژەنن. ئێمە دەیکەین تەنها هەڵمەتێکە دژی خەمۆکی. هەموو کاتێک دراوسەکانمان ئێمە دەبینین کاتێک لە بەردەم پەنجەرەکانماندا پراکتیزی دەکەین، بەڵام ئەوان هەرگیز کارەکانی ئێمەیان لە ئۆرکێسترا نەبینیوە. من وەکو مامۆستایەکی قوتابخانە کەرەنتێنەکردنی منداڵان زۆر بە سەختی کارم تێدەکات. لەو باوەڕەدام ڕەنگە ئێمە بتوانین زۆربەی کات ئەمە بکەین. هەرچەند قات و پۆشاکی ئۆپێرایی لەبەر نەکردووە، گۆرانی بێژێکی ئۆپێرای گریکی نمایشی ئۆپێرا دەکات لە ماڵەوە و داوا لە خەڵک دەکات بەشدار بن. ئێمە لە ئۆپێرای نیشتیمانی گریک دەڵێن بەڵێ بۆ کۆرۆناز، نەخێر بۆ ڤایرۆسی کۆرۆنا، لە ماڵەوە ببینەوە لەبەر تەندروستیتان. هونەرمەند و مۆسیقاژەنەکان تەنها کۆمەڵێک هونەرمەندی کەمن کە هەڵمەتێکی جیهانیان دەست پێ کردووە و داوا لە خەڵک دەکەن لە ماڵەوە بمێننەوە بۆ ئەوەی خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێواش بکەنەوە.